سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتتان باش بە گەشتیواڵەکانی سەرلەبانی ڕۆژی جومعە لە خزمەتتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. قەیرانی ئارد و ناڕزایەتی نانەوەخانەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان، پێدانی خەڵاتی ساخارۆف بە ژینە ئەمینی لەلایەن یەکێتی ئوروپا، پەرەسەندنی خۆکوژی لە شارەکانی کوردستان، کۆبوونەوەی حیزبەکانی ڕۆژاوای کوردستان بۆ ڕاگررتنی هێرشەکانی تورکیا، لە سێدارەدانی 4 بەندکراو لە زیندانەکانی خۆڕەماباد، ڕەشت و زاهیدان، خۆپیشاندانی یەهودیەکانی دژبەری شەڕ لە بەردەم کۆنگرەی ئامریکا، داخوازی ئیتحادیە کرێکاریەکانی فلستین بۆ ڕاگررتنی پێدانی چەک بە ئیسرائیل دوایین سەردێڕ. درێژەی هەواڵەکان. قەیرانی ئارد و ناڕزایەتی نانەوەخانەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان. ڕۆژی پێنجشەممە 27 مانگی ڕەزبەر نانەوەخانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاسکەمی و خراپی کوالێتی ئارد ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی خاوەن نانەوەخانەکان وێڕای پێدانی پشکی ئارد لەلایەن دەوڵەتەوە، بەڵام کوالێتی ئاردەکە زۆر خراپە و ئیدارەی دانەوێڵە لە پێدانی پشکی ئاردی نانەوەخانەکان خۆ دەبوێرێت. دەوڵەت هەروە پشکی ئاردی نانەوەخانەکانی بە بیانووی نەبوونی دەستگای کارتخان بۆ نیوە کەم کردووە و ئەم هەوڵەی ڕژیم ناڕزایەتی بەرینی نانەوەخانەکان و خەڵکی مەدەنی لێکەوتێتەوە. بەوتەی چالاکانی سنفی، سەدان راپۆرتی جەماوەری لەسەر هەناردەکردنی پشکی ئاردی خەڵکی ئێران بۆ وڵاتانی عێراق، سووریە و لوبنان لە پایانەی گومرۆک تۆمار کراوە، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان پێنەداوە. پێدانی خەڵاتی ساخارۆف بە ژینە ئەمینی لەلایەن یەکێتی ئوروپاوە. ژینە ئەمینی و بزوتنەوەی ژن ژیان ئازادی لەلایەن پەرلەمانی ئوروپاوە وەک براوەی خەڵاتی ساخارۆفی 2023 ڕاگەیەندرا. ئەم خەڵاتە لە ساڵی 1970ەوە هەموو ساڵێک دەدرێتە ئەو کەس و ڕێکخراوانەی کە بەرگری لە ماف و ئازادی مرۆڤ دەکەن و لەم ڕێگەیەوە تێچوویەکی زۆریان داوە. ژینە ئەمینی تەمەن 22 ساڵ و خەڵکی سەقز 22 خەرمانانی 1401 بە بیانووی ڕەچاونەکردنی حیجابی ئیجباری لەلایەن گەشتی ئەرشادی ڕژیم لە تاران دەست بەسەر کرا. دوای چەند کاتژمێرێک بۆ نەخۆشخانە گواسترایەوە و دوای 3 ڕۆژ هەواڵی گیان لە دەستانی بە فەرمی لەلایەن بنەماڵەکەیەوە پەشڕاستکرایەوە. قەچڵی حکوومەتی ژینە ئەمینی سەرەتای بزوتنەوەی ناڕزایەتی ژن ژیان ئازادی بوو کە بۆ چەند مانگێک بەردەوام بوو، بەڵام لەلایەن ڕژیمەوە بە توندی سەرکوت کرا. موژگان ئیفتخاری دایکی ژینە لە پەیوەندی لەگەڵ خەڵاتی ساخارۆفی ژینە و بزوتنەوەی ژن ژیان ئازادی نووسیوێتی: ژینە گیان کچی شیرینم، لە خەو هەستە تا ببینی ناوت ئەمڕۆ لەسەر تاسەری جیهان دەنگی داوەتەوە، چاوەکانت بکەوە تا ببینی ئەمڕۆ بنەماڵەیەک بە گەورەی هەموو دنیات هەیە. پەرەسەندنی خۆکوژی لە شارەکانی کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی شاری سەقز بە ناوەکانی فریشتە فەرەجپور و سورەیا عەزیزپور لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە. شەوی چوارشەممە 26 ڕەزبەر ژنێکی خەڵکی سەقز بە ناوی فریشتە فەرەجپور تەمەن 45 ساڵ بەهۆی کێشەی خێزانیەوە لە ڕێگەی خۆهەڵواسین کۆتایی بە ژیانی هێناوە. هەر لەو پەیوەندیەدا چەند ڕۆژ لەوە پێش ژنێکی دیکەی دانیشتووی گوندی کەرێزەی سەر بە شاری سەقز بە ناوی سورەیا عەزیزپور بەهۆی کێشەی کۆمەڵایەتی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێناوە. سەپاندنی دووبارەی سزای ئێعدام بەسەر نایب ئەسکەری لە دادگای ورمێ. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، نایب ئەسکەری بەندکراوی کوردی ڕاگیراو لە زیندانی ورمێ بۆ جاری دووهەم لەلایەن دادگای ئینقلابی ورمێەوە بە ئێعدام محکوم کرا. بە پێی ئەو راپۆرتە، نایب ئەسکەری ساڵی 1400 هەتاوی پاش وەرگرتنی ئەماننامە لە هەرێمی کوردستانەوە گەڕایەوە ئێران و لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەر و ئەشکەنجە کرا. ناوبراو سەرەتا بە شێوەی غیابی لەلایەن دادگای ئینقلابی ورمێەوە بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نایەرەکانی ڕژیم بە محاربە محکوم کرا. پاش دەربڕینی ناڕزایەتی نایب لە ئاس ئەو حکومە،
دادگای ورمێ بۆ جارێکی دیکە و بەندکراوەی بە تۆمەتی خەباتی چەکداری دژ بە ڕژیم بە ئیعدام محکوم کرد. بە پێی زانیاریەکان ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم سناریۆسازیان بۆ ئەم بەندکراوە کردووە و ناوبراویان بە تۆمەتی کوشتنی فەرماندەیەکی سوپای پاسداران بە ناوی مستەفا سوڵتانی لە ساڵی 99 هەتاوی بە ئیعدام محکوم کردووە لە حاڵێکدا ئەو ئەندامەی سوپای پاسداران بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە گیانی لەدەستا بوو. کۆبوونەوەی حیزبەکانی ڕۆژاوای کوردستان بۆ ڕاگررتنی هێرشەکانی تورکیا. ڕۆژی پێنجشەممە 27 مانگی ڕەزبەر حیزبەکانی ڕۆژاوای کوردستان لە کۆبوونەوەیەکدا داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد کە بێدەنگیان لە بەرامبەر هێرشەکانی تورکیا بۆ سەر ئەو ناوچەیە بشکێن و ئاسمانی ڕۆژاوا بەسەر فڕۆکەکانی ئەو وڵاتە ببەستن. بە پێی راپۆرتەکان کۆمەڵێک لە ئەندامانی حیزبەکانی ڕۆژاوای کوردستان هاوڕێ لەگەڵ نێنرانی ڕێکخراو مەدەنیەکان و بەرپرسانی هۆزە کورد و عەرەبەکان لە ڕێپەیوانێکدا لە شاری حەسەکە خوازیاری قەدەغەکردنی فڕینی فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا بەسەر ڕۆژاوای کوردستان بوون. بەشداربووانی ئەو خۆپیشاندانە بە بەدەستەوەگرتنی پلاکارد دروشمی فڕینی فڕۆکەکانی تورکیا بەسەر ناوچەکە ڕابگرن و هەر کەس خەڵکی مەدەنی لە سەرچاوەکانی ژیان بێبەش دەکات کۆمەڵکوژی کردووە، خوازیاری هەڵوێستی ڕوونی کۆمەڵگای جیهانی لە ئاست پێشێلکاریەکانی تورکیا بوو. کۆبوونەوەی بنەماڵەی عێرفان ڕەزایی لەسەر مەزاری لە ئامۆل. ڕۆژی پێنجشەممە 27 مانگی ڕەزبەر بنەماڵەی هەمیشە زیندوو عێرفان ڕەزایی لەسەر مەزاری ڕۆڵەکەیان کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. عێرفان ڕەزایی ڕۆژی 27 ڕەزبەری 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینا بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. ڕۆژی پێنجشەممە و هاوکات لەگەڵ یەکەمین ساڵگەردی قەتڵی حکوومەتی ئەو گیان بەخت کردووە. بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خواز لە شاری ئامۆل لەسەر مەزارەکەی کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نێکردەوە. ناڕەزایەتی ماسی فرۆشەکانی چابەهار لە ئاسر و خانی دەکەکانیان. ڕۆژی پێنجشەممە 27 ڕەزبەر ماسی فرۆشەکانی چابەهار لە ئاسر و خانی دەکەکانیان لەلایەن شارەداریەوە ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتی چالاکانی بەلوچ ڕۆژی چوارشەممە 19 ڕەزبەر مامورانی شارەداری بە هاوکاری هێزە ئینتیزامیەکانی چابەهار بە لودێر شوێنی کەسابەتی ماسی فرۆشانی ئەو شارەیان ڕووخاند. ڕۆژی پێنجشەممە ماسی فرۆشان کۆبوونەوە و خوازیاری دابینکردنی شوێنێک بۆ کەسابەت بوون و ڕایانگەیاند ساڵانێکە لە شەقامی دەریای چابەهار ماسی دەفرۆشن و بژێوی ژیانیان لەو ڕێگەیەوە دابین دەکەن، بەڵام شارەداری بەبێ ئاگادارکردنەوە بە کاتی نیوەشە و دەکەکانی ڕووخاندووە. ڕێگری بەرپرسانی زیندانی ئەڤین لە هەناردنی دوو بەندکراوی سیاسی بۆ نەخۆشخانە. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ هیدایەت فەرزادی بەرپرسی زیندانی ئەڤین لەگەڵ ناردنی ڕەزا شەهابی و حسێن ڕەزاق بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان دژایەتی کردووە. ڕۆژی چوارشەممە 26 ڕەزبەر وێڕای پێداگری دەرمانخانەی زیندانی ئەڤین بۆ ناردنی ڕەزا شەهابی و حسێن ڕەزاق بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان هیدایەت فەرزاد بەرپرسی ئەو بەندیخانەیە دژایەتی لەگەڵ ئەو بڕیارە کردووە و ئێستا گیانی ئەو دوو بەندکراوە سیاسیە لە مەترسیدایە. بە پێی زانیاریەکان بەرپرسی زیندانی ئەڤین بە بیانووی ئەوەی کە ئەو دوو بەندکراوە لەگەڵ لەبەرکردنی جلوبەرگی زیندان دژایەتیان کردووە ڕێگەی لە ناردنیان بۆ نەخۆشخانەی کردووە. لە سێدارەدانی 4 بەندکراو لە زیندانەکانی خۆڕەماباد ڕەشت و زاهیدان. ڕۆژی پێنجشەممە 27 ڕەزبەر حکمی ئێعدامی دوو بەندکراو لە زیندانی خۆڕەماباد، بەندکراوێک لە زیندانی ڕەشت و بەندکراوێکی دیکە لە زیندانی زاهیدان بەڕێوەچوو. بە پێی راپۆرتەکان دوو بەندکراو بەناوەکانی فەتحوڵڵا ڕەشنوو وەحید کاکاوەند بەیانی ڕۆژی پێنجشەممە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی خۆڕەماباد لە سێدارە دراون. هەمان ڕۆژ حکمی ئێعدامی بەندکراوێک بە ناوی خۆدابەخش تەمان 27 ساڵ بە تۆمەتی دەستدرێژی سێکسی لە زیندانی زاهیدان جێبەجێ کراوە. لە زیندانی لاکانی ڕۆشت هەروەها بەندکراوێک کە ناسناوی هێشتا ئاشکرا نەکراوە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر ئێعدام کراوە. خۆپیشاندانی یەهودیەکانی دژبەری شەڕ لە بەردەم کۆنگرەی ئەمریکا. ڕۆژی پێنجشەممە 27 مانگی ڕەزبەر
یەهودیەکانی دژبەری حکوومەتی ئیسرائیل بە کۆبوونەوە لە بەردەم کۆنگرەی ئەمریکا خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. یەهودیەکانی دژبەری حکوومەتی ئیسرائیل بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون و ڕایانگەیاند کە لە ژێر ناوی ئێمە شەڕ مەکەن. ڕۆژی چوارشەممەش کۆمەڵێک لە لایەنگرانی فەلەستین لە بەردەم ساختمانی کۆنگرەی ئەمریکا کۆبوونەوەیان بەڕێوە بردوو و ئاژمارەیەکیان چوونە نێو بیناکەوە و لەوێ مانیان کرد. داخوازی ئیتحادیە کرێکاریەکانی فەلەستین بۆ ڕاگررتنی پێدانی چەک بە ئیسرائیل. ڕۆژی پێنجشەممە 27 ڕەزبەر ئیتحادیە کرێکاریەکانی فەلەستین لە ڕاگەاندراوێکدا خوازیاری ڕاگررتنی پێدانی چەک و چۆڵ بە ئیسرائیل بوون و داوایان لە کرێکارانی جیهان کرد گوشارەکانیان بۆ سەر دەوڵەتەکانی ئەمریکا و ئوروپا زۆرتر بکەن تاکو و کۆتایی بەو شەڕە ماڵوێرانکەرە بێنن. لە بەشێکی ئەو ڕاگەاندراوەدا هاتووە دەوڵەتی ئیسرائیل داوای لە 1,100,000 فلستینی کردووە کە غەزە بەجێ بێڵن. ئەو هەوڵانەی ڕژیمی فاشیستی ئیسرائیل بەشێکە لە پلانێکی گەورەتر بە هاوکاری ئەمریکا و وڵاتانی ئوروپایی بۆ کۆمەڵکوشکردنی 3,200,000 فلستینی هەر بۆ هۆیەوە خۆراک، ئاو و سوتەمەنی و دەرمانیان بەسەر دانیشتوانی غەزە بڕیوە و ناوچەکەیان گەماڕۆداوە. لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی بردومانەکانی ئیسرائیل 3,000 فلستینی گیانیان لەدەستاوە کە 700 کەسیان منداڵ بوون و 12,000 کەسیش بریندار بوون کە ئەمە دوا هەواڵمان بوو. بەڵێ بینەرانی ئازیز هەواڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.